هەر ئیشێکت دا بە هەر کەسێک کۆمپانیایەکت هەیە شەریکەیەکت هەیە وەڵڵا خزمەتکارێک هەیە لە شوێنێکە ئەگەر سێ سیفەتی تێدا نەبوو بە خەڵک نایە الئیخلاص الأمانة الإخلاص الكفاءة جاء مدير ناحية قائم قامك محافظك وزيرك حتى عرضم كدن ئەندامی کۆمپانیایەک شەریکەیەک یەکەمیان دەبێت دەستپاک بێ یەکەمیان دڵنیابی لێی کە دزی ناکە دووەمیان دڵسۆز بێ هەیە زۆر دەستپاکە لەوە چێ پارە لە ئەوێ بکەوێ هەڵی نەگرێتەوە بیکاتە جیفانیەوە بەڵام دڵیشی بۆی ناسووتێ دڵسۆز نییە دیسان هەر بە خەڵک نایە ئەبێ وەکو دەستپاکە دڵسۆز بێ سێم لێ هاتووش بێ لەو بوارەدا بەخوا مدیر ناحیوان بینیوە من زۆرجار لەگەڵیان تێک گیراوم وەڵڵی کابرا دز نییە داوێن پیس نییە بەو خوا دڵسۆزیشە بەڵام لێی نازانێ وەکو ورش هەر خۆی دەلێسێتەوە لەسەر مێزەکەی خۆی بەعادا بەسەر خەڵکە ملیۆنێک دۆلاری بدەیە بۆ ئەو ناحیە نازانێ بەکاری بێنە نازانێ چۆن ئیستیسماری بکە ئەو وەزارەتانی وایە وەزارەتی وەڵە 500 میلیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە ڕۆشنبیری وەرە بزانام کام ڕۆشنبیریت کردووە وەڵا بەس پارەکە خوراوە هەر نەجزراوە بەڵام بە فیڕۆ دراوە کەفاعەتی هەیە ئەم کارمەندە کەفاعەتی هەیە ئەم بەرپرسە لێ هاتووە کاکە لی نایە بە کەڵکی ئەوە نایە ئەبێ ئەو سێ سیفەتە لە هەر کەسێکانە بێ گوناحە بەخوا گوناحە ئیشی خەڵکی بخەیتە بەردەست